ئازیزان سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بێت. هەمیشە ئەوترێت خوێندکاران داینەمۆی کۆمەڵگەن، هەمیشە وزە و هێز و توانایەکی لە ڕادەبەدەریان هەیە کە بتوانن خزمەتی کۆمەڵگاکەیانی پێ بکەن. بۆیە بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش 22هەمین ئۆلۆمپیاتی پرۆژەی زانستی ئیمپۆ بەڕێوە دەچێت کە مەبەست لەم پرۆژەیەش ناساندنی تەواوی پرۆژە سانسیەکانی خوێندکارانی کۆلێژەکانی یونایتد ساینس و قوتابخانە حکومیەکانە کە ئەم پرۆژەیە بە هاوبەشی لەلایەن کۆلێژەکانی یونایتد ساینس و زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕێکدەخرێت. ئێوەش لەگەڵمانە بینەر بن لەم بەڕگەیە کۆمەڵێک ڕاو بۆ چوونی جیاوازی پرۆژە زانستیەکانی خوێندکاران و هەم وتی خوێندکارانی ژوەرەگرین بینەرمان بن. مامۆستا محەممەد لەتیف کا بەڕێستان ڕێخەری سەرەکی 22هەمین ئۆلۆمپیاتی ئینپۆ پێمان بڵێ گرنگی ئەم ئۆلۆمپیاتە بۆ ئەم ساڵیش خۆی لە چیا بینێتەوە؟ خۆی ئەم ئۆلۆمپیادا کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ 22هەمین ساڵە لەسەرێک بەڕێەکات و ئەم ساڵ بۆ ماوەی 4 ساڵە لەگەڵ زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بە هاوکاری بەیەکەوە ئیکەین. ئەم ساڵ ڕێژەیەکی زۆر لە خوێندکاران تیا بەشداریان کرد. گرنگی ئەمە لەوەدایە کە خوێندکاران ئامادەکە بۆی بتوان لە داهاتووە بە بیرۆکەی جیاواز بتوان خزمەتی وڵات و نیشتیمان بکەن و ئەم ساڵێکی لە جوانەکان کە لەم ساڵا کرا ئەوە بوو کە گۆشەیەکی تایبەتمان هەبوو بۆ کوردانی ڕۆژئاوا لەوێ ئەتوانرا خوێندکاران و میوانەکان و کەسانێک کە لێرە بەشداری ئەکەن لە ڕووی مادیۆ هاوکاری پێشکەش بکەن بە ئەوێ. ئێمە لە ئێرەیە بەلامانەوە گرنگە کە هەموو خوێندکارەکان بەڕێگەی ئەو پرۆژانەی کە پێشکەشی ئەکەن هەم توانای خۆیان دەربخەن هەم لە ڕووی زانستی خۆیان بەرەو پێشەوە بەرمە فێری ئەوە بن چۆن توێژینەوە ئەکرێت، چۆن ئاسی زانستی خۆیان زیاتر بەرەو پێشەوە ئەبن و چۆن ئەو سەرچاوە جیهانیانی کە ئێستا هەیە بۆ لایەنی زانستی ئەمان لە پرۆژەکانی خۆیانە بەکاری بێنن. لە ئەنجامی ئەمەشە ئەو کێشانەی ئێستا لەسەر زەویە هەیە ئەمان بەرەو چارەسەرکردنی بدەن. سەرتا بەخێر بێن. من ماریا خوێندکاری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان لەگەڵ هاوڕێکەمان لەوەند خوێندکاری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستانی لە پۆلی 11 بەشداریمان لە بواری کیمیا کردووە. پرۆژەکەشمان ناوی The Chemistry for a Clean Air واتە بواری کیمیا لە پاکردنەوەی هەوادا. پێم بڵێ سوودی ئەم پرۆژەیە چییە؟ پرۆژەکەی ئێمە زیاتر جەختەکاتەوە لەسەر پارێزگاریکردن لە پیسبوونی ژینگە وەکو خۆتان نەزان شاری سلێمانی سپاس بەخوا وردە بەرەو پێشە چێ لە بواری پیشەسازیە، بەڵام ئەمە بێتە هۆی زیاتربوونی کارگەکان یەکسانە بە زیاتربوونی ڕێژەی پیسبوونی هەوا و ژینگە. ئێمە ئەم جۆرە فلتەرەمان دروست کردووە تا بتوانین ڕێگە بگرین لە پیسبوونی هەوا ژینگە. سڵاوتان لەبێ بەخێر من ڕۆزیم لە قوتابخانەی ئامادەیی شەپۆلی کچانەوە لەگەڵتانم. پرۆجەکتەکەی ئێمە ناوی نیۆلوکسە کە پێک هاتووە لە کۆکراوەی چەند وشەیەک Network Less Emergency Optical Link Using Laser بریتە لە گواستنەوەی دەنگ لە ڕێگەی لەیزەرەوە بۆ ئەو حاڵتانە بەکاریەکە بۆ نمونە بۆ تیمە فراگوزاریەکان یا ئەو ناوچە دوورانەی کە تاوەرە رادیۆیەکانیان نییە یا هەر کاتێکی هەڵ ئینتەرنێت یاخود سیگناڵی مۆبایل بەردەست نەبێ بەکارێم. ئێستا بۆمان تاقیب کەرەوە بزانین چۆنی سوود لەم پرۆژەیە وەرەگیرێت. فەرمۆ شمان بۆ سمەکەی ئێمە ترانسمیتەرێکی هەیە، ڕسیڤەرێکی هەیە، گەیەنەر و وەرگر. لە گەیەنەرەکەەوە لە ڕێگەی دەنگەوە داخڵی پرۆجەکتەکە یەکەین و لەو لاوە لە سپیکەرەکەەوە یەتە دەرەوە. ئێوە پیشان بە لەیزەر بەست؟ بەڵێ. کە دەسەخەیتە بەر لەیزەرەکە دەسەخەیتە بەر لەیزەکە نامێنێت. ئەمە وەک تەلەبێکی کۆلێژەکانی یونایتد ساینس ئەم پرۆژەیەمان بەرهەمێنەوە پێڵین بایسکل جەنەرێتەر واتە بەرهەمهێنانی کارەبا لە ڕووی لێخوڕێنی یان پایدەرلایانی ئەم پاسکیلەوە. دوو شێواز وا بڵێن سێ ئیسفادی زۆری هەیە. یەکەم لێرە پاتریەکمان هەیە، پاتریەکە توانین شەحنکەینەوە و هەمان کات بۆ شەحنکردنەوەی موبایل و لاپتۆپەکانیش توانین بەکاری بێت تا هەر ئەشیایەکی نامەڵ بێت کە ئەلکتریکی بێ و سێمیش وەکو ئەتوانین وەرزشی بەکاری بێنین، یعنی کالۆریمان بۆ سووتێنێ و ئەم لامان کاتشەمە کارەبا بەرهەمێنین ئەو ئیسفادانی زۆرە. نزیکی پێم بڵێ تا چەندە بە گروپ کە لەم پرۆژانەیە بەشداریە بن
ئەزمون لە کارەزانسیەکانی یەکتری وەرەگرن خوێندکاران. وڵای ئەگەر یعنی بزانی ئێمە بێژگەلەوەی خۆمان یعنی هەمووەمانی کەشە بینین ئەتوانین بڕۆین گوێ لەوانی کەش بگرین یعنی چۆن بڵێ زانیاری لەوانی کەشە وەرەگرین کاتە ینی هەمومان گرنگی چۆن بڵێ سوود لە هەمووی وەرەگرین هەنێکیشی کە میوانە هاتووە وانی ژەر بۆ سوود وەرگرتن لە ئامەرەکانات. من نیما خالید عەبدوڕەحمان خوێندکار لە کۆمەڵگەی پەروەردەی کوردستان پرۆژەکەی من بە ناوی Sunlight Driven Water Purification Systemە واتە بە پشتبەسن بە تیشکی خۆر ئێمە دەین ئاوی پیس پاک دەکەینەوە سەرەتا ئێمە ئەم پرۆژەیەمان لە دوو ڕێوە سوودی هەیە ئێمە هاتوین دووبارە پلاستیکمان بەکارهێناوەتەوە پرۆژەکەمان ڕیسایکلینی پلاستیکە و سوودی دومیشەوەی کە ئێمە ئاو پاک دەکەینەوە ئێمە هاتوین ئاو ئەخینە ناو پلاستیکەکانمانەوە و دوای ئەوە ئەم ئاوە لە بەردەم تیشکی خۆرادا ئەنین و ئەلمنیۆم لە پشتیەوەدا ئەنین ئەم ئەلمنیۆمە کاتێک کە خۆر لێ ئەدا دەبێت چکە کۆندەکتەر گێنەرێکی باشە هیتەکە وەرئەگرێت و ئەیاتەوە بە ئاوەکەی ناو دەبەکە و دەبێتە هۆی بەهەڵمبوونی کە بەهەڵم بوو سەر ئەکەوێت و ئەچێتە ناو شوشەکەەوە لە شوشەکەیە دوای ئەوە چڕ ئەبێتەوە ئاوەکە چڕ ئەبێتەوە و دوایەوە ئاوی پاک بە بۆرەکان ناڕۆن و لە شوێنێکی پاک هەڵیانەکەن. من ناوم شاهنگە لە پۆلی دەیەمی زانستیم لە قوتابخانەی حاجی برشنگاواتوم ئەم ساڵم پرۆژەمان داناوە بەناوی پرۆژەی وەفاوانێ کە یارمەتی کەسە بەتەمەنەکان دەدا بۆی کە حەبەکان لە کاتی خۆیان بخۆن وەروەها بەڵ پێکەوە پێوەست دەکرێت کاپەکە بێ دووترێ کورد کێرپڵ سیستەمەوەیە کە یارمەتیان دەدا کاتەکانیان بۆ دیاری بکات و لەگەڵ ئەوەشدا ئاماژی سەرەکی ئەم پرۆژەیە بریتیە لەوەی کە دەرمانەکان لە کاتی خۆیان بخۆن و ئەمەش ئەپەکەیەتی کەیشی پێ دەکەین لێرەدا کاتی حەبەکانێکی لەناویەوە لێرەدا بەشکردنەکەین حەبەکە دێتە خوارەوە بۆ ئەو کەسانەیە کە لە خانەی بەساڵاتوانن یان بۆ دکتۆرەکانە یان بۆ پزیشکە بەڕێزەکان بۆ ئەوەی کە نەخۆشەکان کاتەکانی دەرمانیان فەرامۆش نەکرێت و بتوانن لە کاتی خۆیانە دەرمانەکانیان بخۆن یان بە هەڵە نەیخۆن کە ئەمە گرنگترین خاڵە و ئێمە ئامانجمالەیەتی کە بە زمانی کوردیە بۆی هەموو ئاست و چین و توێژەکانی کۆمەلگا بتوانن بەکاری بێنن. من هۆمام لە ئامادەی زنارەوە بۆ لە 11 ئەمڕۆ ئەم جیهازم دروست کردووە کە ئەتوانێت سمۆک و گاز و ئەو شتانە پێوێت کە ژینگە پیسەکەن لە ڕێگی دووشتەوە یەکەمیان ئەم سێنسەرەیە کە ئەتوانێت گازەکە بپێوێ دووەمیشان لە ڕێگەی ئەم ESP-ەوە کە ئەقلی جیهازەکەی کە ئەتوانێت داتاکە بنێرێت بۆ لاپتۆپێک یان هەر جیهازێکی تر بێ من حەزەکەم لە داهاتووە ئەم ئیشەم بەوە بەرەو پێشەوە بەرم کە بتوانم بیکەم بە ئامێرێک وەکو ئەوەی وەکو سمارتواشێک بێت کە بتوان خەڵک سێریکەن یان لە ڕێگی ماپێکەوە کە ئەو شوێنانە و پێپشان بکە لە شوێنانە ئەو پۆلوشن بەرزە یان لە ڕێگەی ئاپلیکیشنێکی تایبەتەوە من ئێستا بەس وێبسایتێکم بۆ دروست کردووە کە لە ڕێگەیەوە توانم داتاکە ببینم. هەڵبەت ئەنجامدانی ئەم پێشبڕکێ زانستیانە ناونیشانەکەی خۆی لەوەیە ئەبینێتەوە کە پرۆژە زانستیەکان چارەسەری کێشەکانی کۆمەڵگە ئەکات هەر بۆیە برودانی زیاتری خوێندکاران بەم پرۆژە زانستیانەوەیان لێ کات زیاتر ئاستی بیرکردنەوە و داهێنان و لایەنە زانستیەکانیان لە ڕێگەی ئەم پرۆژانەوە زیاتر و زیاتر بکەن و لە هەمان کاتا وایان لێ کات لە داهاتووە ببنە توێژەرێکی زۆر زۆر گرنگ خزمەت بە خۆیان و کۆمەڵگاکەیان بگەێنن جگە لەوەش توێژینەوەی زیاتر بکەن لە وڵاتانی پێشکەوتوو بتوانن لە ڕێگەی ئەم پرۆژانەوە بەشداری بکەن و جوانیەکانی زانستیش لە ڕێگەی ئەم پرۆژانەوە زیاتر و زیاتر بکەن هیوادارین خوێندکاران هەمیشە گرنگی بن بە بیرکردنەوە و ئەست و توانە زانستیەکانی خۆیان. سپاس بۆ بینەربوونتان.